ئێمە طبعاً زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ کە عەشرەتی شێخان هاتن سەریان لێداین. دیارە ئەوەش ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەمانە مێژوویەکی درودرێژیان هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و تەزحیح و قوربانیەکی زۆرشیان داوە، کەڵە پیا و پیاوی زۆر تێکۆشەرشیان لێ دروست بووە و هەندێک بەداخەوە هەندێک لەوانە شەهید بوون، هەندێکیان ئێستاکە لە کۆڕی خەباتن و ئەم عەشرەتە عەشرەتێکی گەورەن و خاوەن قوربانیەکی گەورەشن و پشت و پەنای یەکێتیش بوونە هەم کاتی سەردەمی شاخ و هەم ئێساش لە شارە کە ئەتوانم بڵێم زۆرترین خەڵکیان بەتایبەتی بۆ سەردەمی دەنگدان و پرۆسەی ئینتخابات و ئەوانە هەمیشە پێشەنگ بوونە و ئیشەڵڵا لە چەند ڕۆژی دادەیە وەکو چۆن لە چەند ڕۆژی ڕابردوو چوینە سەردانی ناوچەکانی ترمان کردووە، لە چەند ڕۆژی دادەیە ئەچین سەردانی ناوچەی قارکەرم و ئەو منتقانەشەکەین و ئەچین سەر لە عەشرەت و لە خزمانی ئەوێژ ئەدەین کە ئەمان بەشێکن لە عەشرەتەکانی ئەو منتقەیە. هیوادارین هەمیشە بە ساغ و سەلامەتی بیان ببین و یەکێتیەکەی خۆشیان هەمیشە لە خزمەتیان نابێ. ماوەیەکە وەکو عەشرەتی شێخانمان بەسبانە سەردانی کاک محەممەد بکەین. کاک محەممەد بە نسبەتی ئێمە غەریب نییە، ئەوە یەکێتی بنەوە دوورەوە، بەڵام ئێمە بە یەکەوە پێشمەرگە بووینە و ئیسەیش هاتەتە ئەم شارەوە بۆتە لێپرساوی ئەم شارە. مەبەستمان بوو بین بۆ پیرۆزبایی لێ دەستخۆشی لێ بکەین لەبەرەوەی ئیشەکانی ئەبێنین کە زۆر ماندووە بێ، زۆر هەوڵەدا، زۆر هالا هەوڵا بۆ ئەوەی ئەو کێشانەی کە دێتە سەر میلەتی کوردە تێتە سەر شارەکەیە بۆ تێتە سەر هەموو پێکاتەکانە ئەم پیاوە بێوچان ناوەستێ و هاتینە دەستخۆشی لێ بکەین وەکو عەشرەتی شێخان.